بەناوی خۆی بەخشندنەوە مێرەبانستەوتان لێ بێزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە هەڵوەستەوە هاتمەوە خزمەتێوە عزیز و خۆشەویست. ئەمڕۆ لە شاری هەولێر دەمەوێ هەڵوەستە لەسەر دیاردەیەکی کۆمەڵایەتی بکەمەویش دیاردەی خوێندن و واسێنانی قوتابی لە پرۆسەکانی خوێندن. بەداخەوە لە هەرێمی کوردستان دەبینین ئاستی خوێندن بە شێوەیەکی زۆر دابەزیوە. بۆی ئەمڕۆ دەمەوێ هەڵوەستە بکەم زانم هۆکار چییە کە ئاستی خوێندن دابەزیوە و بەشێکی زۆری قوتابیان واز لە خوێندن دێنن. پێم وایە ئەگەر بە دواداچوونێکی ورد بە وردی بە دواداچوون بکەین پێم وان نییە هێشتا بە تەواوی ببووێتە دیاردە، بەڵام ئەگەر بەجددی کاری لەسەر نەکرێتن ڕەنگە لە داهاتوودا زۆر لەوە خراپتر بێتن کە ئێمە چاوەڕوانی دەکەین. بەڵام من پێم وایە تا ئەو دەقەیە هێشتا نەبوویتە دیاردە، بەڵکو گرفت هەیە لە چەند شوێنێک لە ناوەندەکانی خوێندن یان لە ناو کۆمەڵگا، بەڵام گۆڕانکاریەکان بەرەو بە دیاردەبوون زۆر خێرایە. لۆی ئێمە مەترسیمان هەیە ئاماژەکان لە ئەنجامی ئەو بە دواداچوونانی ئێمە کردیسمان ئاماژەکان ئاماژەی مژدە بەخشنینە، بەڵکو زۆر خراپن. من سەبارەت بە دابەزینی ئاستی خوێندن ئاستی زانستی منداڵ لە ناوەندەکانی خوێندن پێم وایە ئەگە بەوردی قسە لەسەر بکەین هۆکارگەلێکی زۆر هەیە، بەڵام من لە ئەنجامی ئەو ئەزمونەی چەند ساڵی ڕابردوو کە وەکو مامۆستا وەکو بەڕێوەبەر کە بە دواداچوونم کردیە، من دابەشم کردیە بۆ پۆلێنم کردیە بۆ دوو بەش. بەشی یەکەم کە پەیوەندی بە ناوەندەکانی خوێندنەوە هەیە، بە تایبەتی لە بازنەی یەکەم کە قۆناغی پۆلی 1 و 2 و 3 دەگرێتەوە منداڵ کە لە پۆلی یەکەمی بنەڕەتی وەردەگیرێت زۆر گرنگە. ئەو شێوازەی کە ئێستا لەبارەی وەرگرتنی لە چۆنێتی وەرگرتنی و لە پێشوازیکردنی منداڵان بۆ پۆلی یەکەمی بنەڕەتی من تێبینی و سەرنجین زۆر من لەسەر، یعنی شێوازێک نییە کە منداڵ تێیدا بە قوتابخانە ئاشنا بکرێتن، بەڵکو زۆر زاران دەبێتە هۆکاری ئەوەی کە منداڵ هەڵدەگەڕێتەوە لە قوتابخانە، ترسێکی زۆری لەلا دروست دەبیتن. لە هەندێک لە بە دواداچوونەکانمان ئەومان بەدەست کەوتووە کە بەشێکی زۆر لە منداڵان بە درێژای مانگێک 2 مانگ هەندێک جاران بە درێژای وەرزی یەکەمی ساڵی خوێندن ئەو منداڵە بە زۆر دەبێت دایکی یان باوکی منداڵەکە لەگەری بچێتە قوتابخانە. ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە پێشوازیەکی دروست بۆ منداڵەکانی ئەوانی کە لە قۆناغی یەکەم لە پۆلی یەکەم وەردەگیرێن پێشوازیەک نییە کە تێدا قوتابی سەرنجی قوتابی سەرنجی ئەو منداڵ لە بەلای خۆیدا ڕابکێشیتن تێدا قوتابی هەست بە ئارامی بکاتن. بۆیە من پێم وایە پێویستە لە بەشێکی زۆر لە ناوەندەکانی خوێندن شێوازەکان بگۆڕدرێن بە جۆرێک کە منداڵ تامەزرۆی هاتنی قوتابخانەی هەبیتن. دوو ئەوەی کە پەیوەندی بە کادری پەروەردەیی هەیە بە تایبەتی لە پۆلی یەکەمی بنەڕەتی. بەڕاستی ئەو شێوازەی ئێستا هەیە لە هەندێک لە ناوەندەکانی خوێندن زۆر زاران ئەو کادیرانیان ئەو مامۆستایانە دادەنرێن کە ئەزمونێکی کەمیان هەیە. هەندێک زاران ئێمە لە نزیکەوە ئاشنایەتیمان هەیە دەبینین ئەو مامۆستایان نەنا دادەنرێن لە بۆ پۆلی یەکەمی بنەڕەتی کە بەڕاستی ئەزمونێکی زۆر کەمیان هەیە، دەڵن ئەوان منداڵن ئەتو هەتا ئەزمونێک پەیدا دەکەی هەتا خیبرەیەک چەند ساڵە پەیدا دەکەی با سەرەتا پۆلیەکی بنەڕەتیت بدرێتێ کە لە ڕاستیدا بە پێچەوانەوە دەبێت ئەو مامۆستایانە لە پۆلی یەکەمی بنەڕەتی دابدرێن کە ئەزمونێکی زۆریان هەیە لەگەر مامەڵەکردن لەگەر منداڵ، چونکە پۆلی یەکەمی بنەڕەتی کە منداڵدە یەکەم ساڵێکی دێتن کۆمەڵێک خاڵ هەیە پێویستە ڕەچاو بکرێتن بە بەراورد لەگەڵ قۆناغەکانی خوێندن. من ئەو ساڵ بەبایەخەوە وەزیری پەروەردە بە ڕێنمایی کاری لەسەر ئەو خاڵە کردیە کە دەبێت ئەو مامۆستایانە دابدرێن ئەزمونێکی باشیان هەیە، بەڵام گرفتەکە لە خوارەوەی لە ناوەندەکانی خوێندن هەیە. هەندێک لە ناوەندەکانی خوێندن زۆر بەجددی ئیش لەسەر ئەو خاڵە ناکەن، بۆیە من بە پێویستی دەزانم وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرێتیەکانی پەروەردە بە دواداچوونی باش بکەن. من ئەو دوو خاڵەیە لە ئەنجامی بە دواداچوونەکانی خۆم پێم وایە
پەیوەستن بە بەشی یەکەم کە زۆر کاریگەری هەیە لەسەر منداڵ چونکە فێربوون و پەروەردەکردنی منداڵ لە پۆلی یەکەم و دووەم بناغەیە بۆ قۆناغەکانی داهاتوو. بەشی دووەم کە چەند خاڵێک من دەستنیشانم کردی ئەوەی کە پەیوەندی بە ژینگەی ناو خێزانەکانەوەیە کە بەڕاستی ئێستا گرفتە هەرە گەورەکە لە ناو خێزانەکانە. خێزانەکانی ئەمڕۆ زۆر جیاوازە بە بەراو لەگەڵ خێزانەکانی ڕابردوو. دەتوانین بڵێن بە هیچ شێوەیەک لە بەشێکی هەرە زۆری خێزانەکان پەیوەندێکی زۆر لاواز هەیە لەگەر منداڵەکانی. من چەند خاڵێکم دەستنیشان کردیە لە ئەنجامی بە دوواداچوونەکانی خۆم کە بەجددی ئیشم لەسەرکردی هەندێک داتام بەدەستکەتیە. یەکێک لەو خاڵانەی کە من زۆر بەلامەوە جێیبایەخە ئەم ساڵ بە ڕێژەی لە سەدان 21 ئەو قوتابیانی کە لە پۆلی شەشەمی بنەڕەتی کە هاتینە لەلای ئێمە لە قوتابخانەکەی ئێمە وەرگیراون کە بازنەی سێمە پۆلی 7 و 8 لە سەدان 21 ئەو قوتابیانە ئەو منداڵانە نانی بەیانیان ناخۆن. نانی بەیانیان بە هیچ شێوەیەک ناخۆن کە ئەمە زۆر کاریگەریی خراپی هەیە لەسەر ئاستی گەشەکردنی مێشکی ئەو منداڵەیە کە بە درێژایی شەو هیچ شتێکی نەخواردی و بەیانیەکەش کە دێتە قوتابخانە هەر دەرسێک دوو دەرسێ دەرزەتوانیتن ئاگاداری دەرسەکانی مامۆستای بێتن دوجار ئەو وزەی پێنامێنێتن کە بتوانیتن تا وانەکانی کۆتایی گوێ لە مامۆستا ڕابگریتن. خاڵی دووەم درەنگ نووسنی قوتابیە. من دیسان بە دوواداچوونەکانم قوتابی بەڕێژەی لە سەدا 27 ئەو قوتابیانی کە ئەم ساڵ وەرەمگرتیە زۆر نووسنێکی خراپیان هەیە کە لە دوای کاتژمێر 12 شەوەوە ئینجا دەچنە سەرجێگایەکانی خۆیان دەنوون. قوتابیمان هەیە هەتا کاتژمێر 2-3 شەو بەڕاستی هێشتان بە ئاگایە. دیسان خاڵی یەکەم و دووەم نان خواردن لەگەڵ نووسن کە ئەم دوو خاڵەیە زۆر گرنگە بۆ قۆناغی بازنەی سێم کە پۆلی 7 و 8 و 9 لەبەرچە چونکە لە سەرەتای تەمەنی 12 ساڵیە هەتا کۆتایی تەمەنی 15 16 17 ساڵەکە ئەمە قۆناغی هەرزەکاری پێ دەڵێن. لە قۆناغی هەرزەکاری زۆرترین گۆڕانکاری فسیۆلۆجی لە بەشی ناوەی منداڵ ڕوودەداتن کەواتە شارەزایان تاکی لەسەر ئەوە دەکەنەوە منداڵ لەم قۆناغەیە دە پێویستی بە خواردنێکی دروست و زۆر باش هەیە و لە هەمان کاتیشە پێویستی بە نووسنێکی زۆر باش هەیە کە شارەزایان تاکید لەسەر ئەوە دەکەنەوە لە 8 کاتژمێر کەمتر نەبێتن و لە 9 کاتژمێریش زیاتر نەبێتن کە بەداخەوە لە ئەنجامی بە دوواداچوونەکانی ئێمە بە ڕێژەیەکی زۆر لە قوتابیەکانی ئێمە کەمتر لە 6 کاتژمێر نووسنیان هەیە کەمتر لە 6 کاتژمێر نووسن کە ڕاستەخۆ کاریگەری هەیە. ڕۆژانە دەبین قوتابیمان هەیە لەسەر ڕەحلەکەی جاریوا هەیە خەوی لێ دەکەوێتن. ئەم دوو خاڵەیە بەلای ئێمە زۆر تاکیدی لێ دەکەینەوە کە بەجددی زۆرش قسە لەگەڵ کەسوکاری قوتابیان دەکەین بەڵام بەداخەوە کاریگەریەکان لەلایەن کەسوکاری قوتابیانەوە ئەرێنی نینە بەڵکو زۆر نەرێنیە. ئەو هۆکارن کەوا دەکات قوتابخانە بەجێ بێڵی یەکەم هۆکار بۆ بژێوی ژیانی ئەو خێزان دەگرێتەوە کە تا چەند توانای هەیە کە بژێوی ژیانی ئەو قوتابیە دابین بکات لە قوتابخانە. ئەوە یەکێک لە هۆکارەکەن. هۆکاری دووەم هۆکاری سیاسی بارودۆخی ناوچەکە هەمیشە ئستقراری ئەمنی و سیاسی وا دەکات لە ڕووی ئابروویشەوە خەڵک زیاتر بە دوو خوێندن و خوێندنەوەدا دەبگەڕێ. ئەوەی گرنگە لەسەر دایک و بابان یان لەسەر دایک و باوکان گرنگە هەمیشە بەشێکی خۆیان بەشێک لە ژیانی خۆیان بەشێک لە باری ئابووری خۆیان تەرخان بکەن بۆ ئەو قوتابیانە کە هەمیشە لە قوتابخانەکاندا داخوێنن. ئەوە زۆر گرنگە. ئەوەی دیکە کە خاڵی بەجێهێشتنیان نەخوێندنەوەی قوتابیە لەسەر قوتابخانەکان دیسان دەگەڕێمەوە سەر خاڵی ئابووری. یعنی من باسی 2004 دەکەم یعنی باسی کتێبخانەکەی خۆشم دەکەم. ئەوەی گرنگ بوو لێرە
خەڵک لە 2005 لە 2014 خەڵک بژێوی ژیانی تا ڕادەیەک زۆر باش بوو. هەمیشە بە دوای کتێب و سەرچاوەکانی کتێب دەگەڕزە. یعنی لە کتێبخانەکەی خۆم سیر دەکەم، یعنی ڕۆژانە هەمیشە نزیکی 20 کەس 15 کەس هەمیشە سەردانی کتێبخانە دەکرد بۆ وەرگرتنی کتێب و سەرچاوەکانی کتێب. لەبەرەوەی ژیانی بژێوی ژیانی تا ڕادەیەک باش بوو، ئیدی خەڵک بە دوای سەرچاوە کتێبدا دەگەڕێ. بەڵام لە ساڵی 2014 و هەبوونی ئەو باردۆخە نەخوازراوە کە شەڕی داعش تا ساڵی 2017 و 18 یعنی خەڵک باردۆخی زۆر خراپ بوو. ئیدی ئەو قوتابی خوێنکارە و ئەو مامۆستانش کە هەمیشە داهاتنە کتێبخانە بەڕاستی وەکو پێویست نەبوون. ئێستا وردە خەڵک بە دوو سەرچاوە کتێب دەگەڕێ، بەڵام هەر وەکو ئەمە کتێبخانە لە تموعی مەدانیە. یعنی دەکرێت پەروەردەی منداڵ، پەروەردەی خێزان، داکوباپەکان زۆر گرنگە. یعنی وەکو برادران باسییان کرد، ئیدی دەکرێت مامۆستاکان لە قوتابخانەش کە پێشە قوتابخانە بەجێبێرێ گرنگ نییە مامۆستاکە پێ بڵێت تۆ دەبێت بە پێشمەرگە یان دەبێت بە پۆلیس یان شەهادە، ئەو قیمەی نییە. دەکرێت لە داهاتوودا ئەو قوتابیە مەسەڵەن قۆناغی 12 ساڵی کە تەواو دەکات، تەمەین دەبێتە 18 ساڵ 19 ساڵ خوێندن تەواو دەکات، ئەو کاتی بڕوانە نامە بەدەستێنێ، ئەو کاتی تا مەسەڵەن 10 ساڵ دیکە چ گۆڕانکاری ڕوودەدا، دایان گۆڕانکاری ڕوودا، احتیمال لە خلالی ئەو ساڵێ ئەو 4 ساڵی ئەو 10 ساڵی گۆڕانکاری زۆر گەورە ڕووبدا. بۆیە دەکرێت داکی و بابان یەکەم خاڵی یەکەم ینی وە پەروەردەی منداڵەکان بکەن، پەروەردەی قوتابیان بکەن، گرنگە بخوێنن. ڕاستە پێشتر وەسائل کەم بووە، ئێستا وەسائلی باش هەیە، مامۆستای باش هەیە، سۆشیال میدیا، ئەنتەرنێت، ینی کاریگەری باشی هەیە لەسەر قوتابی، بەڵام دەکرێت بە شێوەیەکی باش بەکاری بێنن. یعنی پێشتر ئەوە ئەگەر مامۆستایەک زانیاری نەدابە یان زانیاری نەبە، زانیاری زۆر کەم بوو بەدەستی بکەوێ. بەڵام ئێستا لە سۆشیال میدیا هەر زانیارێکی مەسەڵ مامۆستای بیکاریە، مامۆستای کیمیایە، مەسەڵەن پەروەردە لە بواری پەروەردە ئەکاونتەچیان کردیتەوە، مەسەڵەن قوتابی چۆن فێر دەکرێت، ئەوە گرنگە. یعنی ناکرێت داک و باک بڵێ وەڵی کوڕم نەخوێنە بۆی نابی بە هیچ. یعنی کاریگەری لەسەر ئەو منداڵە دروستەکە وردە. قوتابخانە ڕۆلی گرنگ و کاریگەری دەبێت لەسەر قوتابی. یعنی بۆ نمونە ئەمن لە خەبات بۆ کتێبخانە باز دەکەم، یعنی ئەو قوتابیانەی ئەو قوتابخانەی کە کۆنتاکمان لەگەریان هەیە، قوتابخانەی لەوەندە، قوتابخانەی شەیتارەیە، یعنی هەمیشە لەگەر مامۆستاکەم باسی کتێب و کتێب خوێندنەوە دەکەین. یعنی هەر بەلای کەمی ئەو قوتابیە ساڵانە ئەگەر هیچ نەکە مەسەڵەن کتێبێک بخوێنێتەوە، راپۆرتێک پێ ئامادە بکە، بۆی هەم کتێبخانە ببینی، هەم زانیاری وەگری، بۆی بەرچاوڕوونی هەبێ خوانە خواستە ئەگەر مەسەڵەن بستە زانکۆ 25 مانگایەک بەرچاوڕوونی هەبێ بۆی مامۆستا پێ بڵێت و راپۆرتێک حازر بکە. ئەوە زۆر گرنگە، بۆیە ئومێد دەکەین ئەو قوتابی خوێنکارانە کە لە داهاتوودا بتوانن کۆمەڵێک پڕ زانیاری بن. لە خەباتش هەمیشە جەخت لەسەر دەکەینەوە، ئیشاڵە لە داهاتووشدا گرنگی زیاتر بە قوتابخانەکان دەدەین. چۆنی؟ باش. ئەحواڵە؟ عیبمانە. لە پۆلی چەندی؟ شەشە. پۆلی شەشی. لەگە مەکتەبێک کوی؟ عیب نییە. بەعام دەرسی دەخینی ناخینی؟ وڵای حەزم لێ نییە بەس دەی بخوێنم. حەز لێ نییە؟ ناوە. لۆ حەز لە مەکتەبێ نییە؟ کول لەبەری دانەکەی. حەز لە مەکتەبێ نییە؟ ناوە. باشە دەرسەکانت بەدڵ نییە مامۆستا یان لەبەر چێ؟ ناوە مامۆستایەکان زۆر خراپن تووڕەنە. تووڕەنە؟ ئاوەڵا. لە امتحانەکان کوی لە ئیملایەکان لە تاقیکردنەوەکان؟ مام ناوەندی. باشە سبەینان نانی دەخۆی کە دێ مەکتەبێ؟ بەڵێ. دەخۆی؟ ئەتۆ پۆلی چەندی؟ پۆلی شەشەکەم. لەگەکن ئەتۆ مەکتەبت پێش کووە؟ وەڵام ئێمەش عیبمان نییە. ها؟ با عیبمان نییە. لە تاقیکردنەوەکان لە ئیملایەکان بەگشتی کوی؟ باش. ئەتۆ پۆلی چەندی؟
6 کوی لە مەکتەبێ بەگشتی کوی باشە زۆریش زۆریش لە امتحانەکان چەندی دەینێ هەمووی دێ و 20 هەمووی چەندە هەمووی دێ هەمووی دێ الحەمدوللا باشە مەکتەب خۆشە خۆش نییە کۆ بەڕایت و زۆر خۆشە بەس مامۆستایەکان هەندێک جار تووڕەن یەگە مامۆستاکان تووڕە بن ناخۆشە مامۆستا لۆ تووڕە دەبن تەڵەبەکانی پشتەوە هەمویان بێحارن دوێت ئەت لە پێشەوە دادەنیشی بەڵێ دیارە ئەحسایەکان ئامارەکان پێمان دەڵێ کە بەشێکی زۆری قوتابیان کە یعنی کە دێنە قوتابخانە بەداخەوە نانی بەیانی ناخۆن ئەوەش کاریگەری بەسەرەوەیانن دیارە دڵیان خۆشە کامێرەیان بینیوە پۆلی چەندی؟ 6 پۆلی شەشی سبەینان کە دێ مەکتەبێ بەگشتی نانی دەخۆی؟ بەڵێ باشە مەکتەب خۆشە خۆش نییە بەڕای تۆ وڵی خۆش خۆشە دەرجەکانت چۆنە؟ وڵی باش نەم مام لاوەندە 6 و 4 و 5 ئەوان مامۆستایەکان چۆنن؟ وڵی باشە چ کێشەیەکتان هەیە لە مەکتەبێت چ گرفتەکتان هەیە؟ ئاوینا گەرمە عانفان نییە ئەتوو قوتابخانت خۆش دەوێ حەزت لێیە ئاوا بەردەوام بی لە قوتابخانە؟ بەڵێ هەموو ڕۆژە دی غایبات هەیە؟ بەڵێ دوسێ جار دوسێ جا غیاب هەیە دەرجەکانت کووە؟ وڵا زۆر باش من حەمدلله باشە شتێک لە قوتابخانە زۆر خۆشە بەڕای تو وڵی خوێندن سۆسخان چۆنی؟ باش ئەحواڵە لەخوا لەگەڵ قوتابخانە چۆنی؟ وڵا لەخوا بزان زۆر باش دەرەجەکانت چۆنە امتحانەکان؟ زۆر باشە زۆر باشە؟ باشە پۆلی چەندی؟ 6 پۆلی شەشی ڕۆژانە لە ماڵەوە چەند دەخوێنی ینی دەرچی دەخوێنی ناخوێنی؟ وڵا دەخوێنم و ناشخوێنم جاربێ ئێستا نووسینەکانم هەمووی دەکەم ئەجە دەرسەکانم دەخوێنم باش عکسی تۆ؟ ئەتۆ چۆن دەخوێنی؟ وڵا بە گوێرەی کتابەکان باشە چۆن وانەکان دەخوێنی ینی؟ ڕۆژانە بە کتابێک 2 ساعت ساعتێکونی ئەوە باشە قوتابخانت بەگشتی پێ خۆشە؟ پێت خۆشە؟ تاکردنەوەکانت چۆن؟ زۆر باشە هۆکاری دابەزینی ئاستی قوتابیان ئازیزەکانم بۆ چەند خاڵێک دەگەڕێتەوە بۆ چەند تەوەرێکی زۆر گرنگ پێویستە ئێمە هەڵوێستەی لەسەر بکەین یەک لەو خاڵانە نەبوونی بەهای خوێندن لای جەماوەر و لای هاوڵاتیان و لای خودی قوتابی ینی خوێندن بەهایەکی وای نەماوە ینی بەیاخێکی وای پێ نادرێ بۆیە قوتابی ینی بۆ نمونە ینی خۆشێکی بە خوێندنەکەیدا نایەتەوە ینی با بڵین پاڵنەرێکی نییە پاڵنەر بە شێوەیەکی پراکتیکی خاڵێکی ترمان هەیە کە بۆ ئاستی قوتابی دابەزیوە سەیرەکە ئەوانەی دەوروبەری خۆی خزم کەسەکانی خۆی هەموو دەگەنە شەهادەتی باڵا لە ماڵەوە دانیشتوون کە لە ماڵەوە دانیشتوین ئەچن ئیشێکی حڕ و ئیشێکی کەسێکی کاسب دەکەن ئەوەش بێتە یەک لە هۆکارەکانی ئەوەی کەەوە ئەو قوتابی دەڵێزان بۆ بخوێنم وەچی فلان و فیسار و ئەوەی خزم و کەسم ئاوام لێبێ یەکێشتر لەوەیە بەڕاستی پرۆگرامەکان دەبینی پرۆگرامی بەتابەتی ئەو وڵاتی ئێمە لە وڵاتێکی زۆر بەرزەوە دێ پرۆگرامەکە لە شوێنی خۆی زۆر بە بەهایە زۆر پێشکەوتووە بەڵام لەگەڵ ئاستی ژینگەی ئێمە ناگونجێ ئەو پرۆگرامە بۆیە ئەو قوتابیە ناتوانێت هەزمی کە بۆ نمونە ئەگەر شتێکی بەسەری باز بکەم دوو قوتابیم هەبوو لە سوید هاتبوونەوە کوردیان نەدەزانی هێنابیانە ماڵی کوردیم پێدەوتن باسییان دەکرد و ماڵ سێمە لە بەیانی تا ئێوارە لە خوێندنگاین و بێزاریش نابین خەومان هەیە خواردنمان هەیە یاریمان هەیە مامۆستاکانمان وەک دایک و باوک تەعاملمان لەگەڵ دەکەن کوا لە کوێی هەرێمی کوردستان لە هەم ئەم قوشبەکە وەرشتی وا هەیە بۆیە پرۆگرامی باش لەبێ لە ژینگەی باشە پەیڕەو بکرێت اینجا خاڵێشتر بە حەقەت یعنی ئاستی لاوازی دایک و باوک ئاستی پاڵنەری دایک و باوک ڕۆشتا ئێوارە
بە دوای بژێوی ژیاندا دەگەڕێ شێوە دەڕوا شەوە دێتەوە ئەو مناڵانەی خۆی نابینێ بۆی وەکو بێتە پاڵنەرێک وەکو تەرزیەک بۆی ئەو مناڵی هان بدا کە لە پرۆسەی خوێندن بەرەو پێشەوە بچێ و هەروەها خاڵێک ترش کەوا دەمەوێت باسی کەم بۆ هەموو خێزانە بەڕێزەکان دایک و باوکە بەڕێزەکان و هەتا بۆ خودی قوتابیش بەڕاستی بە خراپ بەکارهێنانی تەکنەلۆژیا لە ئەسڵدا تەکنەلۆژیا بۆ شتێکی باش و کارامە و لێ هاتوو شتی باش دروست کراوە بەڵام ئێمە یان بە تایبەتی قوتابیەکانمان بەشی زۆریان بۆ شتی خراپ بەکاری دێنن وای لێ دێ بەشێکی زۆری بەهێزی مێشتیان بە مۆبایلەوە یان بە تەکنەلۆژیا بە شێوەیەکی گشتی خەریک دەبێ ئەوە ژوای لێ دەبێتە هۆی ماندیبوونی ئەو مێشکە ئەو جەسەدا تااقەتی خوێندنی نامێنێ و بەڵکو هەر لێی بێزارە بێ لە وڵاتی ئێمە ئازیزەکەم خوێندن بۆ چییە؟ بۆی بگەیە پلە و پایەک و شادەیەک و دامەزرێ و شتێک بەدەست بێنی ئەگەر زۆر یعنی واستەیەک و پاڵنەرێکی بەهێزتە بێت دامەزرەی لەو سەرسنوونارەدا دەبەزەی بە 250-300 ئەوش هەر بای مەسروفی ڕێگاوبان ناکات کاتە لێرەدا ئەو قوتابیە بیر دەکاتەوەی پرسیارەکەی یەکەم باسمان کرد تیشکمان خستە سەری ئەڵێم بۆچی بخوێنم لە کۆتای ئەو پڕیبا شارەکە بەدەستبێنم کە شەهادەم بەدەستێنا داخۆ بە 250-300 تا ئیندەبم یان ئەوش ئەگەر دابمەزرێ تەماشارێکا خزمەکەی خۆی ناسیارەکەی خۆی دەروبەرەکەی خۆی ڕەفیقەکەی خۆی کەوازی هێناوە لە خوێندن زۆر بە معاشێک و بەڕاتوێکی زۆر بەرزتر لە ئاسایشێک لە پۆلیسێک لە سەربازیەک لە شوێنێک لە شەریکەیەک دامەزراوە کە هیچ ئەو ئاستەی خوێندنیشی ئەو پلەی خوێندنیشی نیوەک ئەو خۆی لە ئەسڵدا دەبێت پرۆسەی خوێندن بۆ ئەوە نەبێت لە داهاتوو تۆ شتێک بەدەستبێنی و بگەی ڕات بەکو ژیان پێیدا بۆ خۆڕۆشنبیرکردن و خۆفراوانکردن لە ئاست زانیاری و زانیاریەکان خۆپڕکردنی هەموو چەمگەکانی بواری ژیاندا دەبێت بۆ ئینسان بۆ ئەوە بخوێنێ نەک بۆ ئەوە بخوێنێ کە وازیش دێنێ تەماشارێک هەر وەکو پرسیارەکانی پێشتر بگەڕێنەوە هیچ بەهایەکی نییە هیچ داهاتوێکی نزیکی نییە بۆیە واز دێنێ بە تایبەتی و کەسانی کە لە دەرەوەی شار دەخوێنن تەماشارێکە هاتوچۆی دەوێ کەلوپەلی قوتابخانەی دەوێ ئینجانی لە شوێنێک بۆ شوێنێشتر یان مامۆستای باشی لێنی ئەو قوتابخانەیە ئاستی زانست و زانیاری ئەو قوتابیە بەرزکاتەوە بۆیە بە تایبەتی ئەوانەی کە دەرەوەی شار سنووری شارەکانن زیاتر واز دێنن لە خوێن و مل دەدەنە کار و کەسابەتی لەگەڵ دایک و باوچیان و هەروەها پاڵنەرێکی بەهێز و دایک و باوچیانە بۆی بژێوی ژیانی خۆیان پێپڕکەنەوە دەچن منداڵەکانیان دەردێنن لە خوێندن لەگەڵ خۆیان کار و کەسابەتیان پێ دەکەن بۆ ئەوەی ئاستی بژێوی ژیانیان هاوتەرازوی خەڵکی تری لەبێتەوە یەک لە خاڵەکان دەبێت خولی بەردەوام بکاتەوە حکوومەت بۆ ئەوەی یعنی بەهای زانست و زانیاری بەرزکاتەوە بەهای زانست و زانیاری بەرزکاتەوە لە ناو قوتابیان و لە ناو جەماوەر بەگشتی لە ناو میلەت لەما کۆمەڵگا زائیدەن کاتێککە ئەو قوتابیە دەردەچێ 17 ساڵ 16 ساڵ دەخوێنێ دەبێ بەڕاستی بەرهەمەکەی بداتەوە خوێن هەرچی نەبێ بە وەکو محازرێک وەکو با بڵێن شتێکی بەسیت دای بمەزرێنێ لە شوێنێک موچەیەکی کەمیش بێ بیداتێ قەنەعەتی پێ هەیە خۆ دەڵێ ئەوخۆی گەیشتمەوەی کە بەرهەمی خۆم بچنمەوە لە داهاتوودا بۆیە ئەوە پاڵنەرە حکومەت بە شێوەیەکی ڕئیسی دەبێت حکومەت پاڵنەر بێ بۆی ئاسی زانیاری و زانست بەرزکاتەوە بەو خاڵانەی کە باسمان کرد. بێگومان یەکەم بابەت کە ئاماژەمان پێکرد باسی وازهێنانی قوتابیەکەین لە خوێندنە بە شێوەیەکی گشتی گەورەترین ئەو فاکتەرانەی کە ڕێگرن لەوەی کە قوتابی بەردەوام بێ لە خوێندن بە واتایەکی تر گرنگترین ئەو فاکتەرانەی کەواکەن قوتابی واز لە خوێندن بهێنێ بە شێوەیەکی گشتی پەیوەستە بە ڕادەی ئومێد و گرنگی هیوا لای قوتابی بۆ خوێندن دەبینین ڕۆژ دوای ڕۆژ کێروی ئومێد لە وڵاتە بۆ لاوان و بە تایبەتی قوتابیان کەمە بێتەوە بێگومان ئەمیش هۆکارێکی بنەڕەتیە کەوا لە قوتابیەکەکە جاری وایە لە قۆناغێکی بنەڕەتیەوە یا لە سەرەتای ئامادەیەوە بە مامۆسا و دەوروبەرەکەی جاڕەدا هەڵێ مامۆستا بەهای خوێندن لە وڵاتە نەماوە ئەوە تا لە ماڵی ئێمەیە چەند تەخەڕوجەیە هیچیان دەرفەتی کار و دەرفەتی ژیانیان بۆ نەڕەخساوە بێگومان ئەمە شواکە هێدی لای ئەو جیلا جۆرێک لە جۆرەکان جەدوای خوێندن کەمەوە بێ خاڵێکی تر بێگومان خراپی ئاستی بژێوی لای خێزان و تاکیە وڵاتە دەبینین
هەر ماڵێک جاری وایە زیاد لە 2 قوتابی 3 قوتابیان هەیە لە ناوەندەکانی خوێندنە بێگومان هەر یەک لەم قوتابیانە کۆمەڵک پێداویستی تایبەتیان هەیە کە پێویستی بە مادەی باش هەیە بۆ ئەوەی بتوانرێت پێداویستەکانی خوێندنیان بۆ دابین کرێ جاری وا هەیە ئیمکانیەتی موچەخۆرێک لە وڵاتە بای ئەوە نییە کە 2 مناڵێ 3 مناڵی لە قۆناغێکی ئامادەیە لە قۆناغی زانکۆ بێت ئەمە شواکە بەشێک لە قوتابیان واز لە خوێندن بهێنن جگە لەمانش بێگومان کۆمەڵێک هۆکاری تریشەیە کە زۆر جار ژینگەی پەروەردەیی و فێرکردن لە وڵاتی ئەمە ژینگەیەکی تا ڕادەیەک سەرڕاکێش نییە کەوا لە قوتابی بکە وابەستەیی بۆ دروستکە تمۆحی لا دروستکە دەبینین بەشێک لە ناوەندەکانی خوێندن بە تایبەت لە کەرتی گشتیە هەمان ئەو هۆکارە تەقلیدیانەی ئەتوانم بڵێم چەندەی ڕابردوو لە بینا و مومتەلەکات و وەسایلی خوێندن هەیە کە هەریەک لەوانە خۆیان ئەبدەیت نەکردوێتەوە ئەبدەیت نەکراونەتەوە دەبینی جۆرێک لە جۆرەکان جێگەی دڵخوازی قوتابی نییە وابەستەیی ڕۆحی لە نێوان قوتابی و ناوەندەکەی بۆ دروست نەبووە ئەمانە بەشێکن لە گرنگترین ئەو هۆکارانی کە واکەن قوتابی با بڵێن واز بهێنێ لە خوێندن بێگومان وەکووتمان بەشێک لە قوتابی ژیانی خێزانی قوتابی ئێمە لە ئاستێکی تا ڕادەیەک خراپ هەیە ئەمیش واکات تەشجیعاتش لەو مەجالە کەمە تەسەور کە ساڵی پار بە چەند بەشێک مخەسسات و دەرماڵە درایە قوتابیان کاریگەری ڕاستە و خۆی کرێ سەر بەرەو پێشبردننی حەزی قوتابی بۆ خوێندن ئەوابی نیەم ساڵوا 2 مانگ و قسوورە لە ناوەندەکانی خوێندنە تا ئێستا هیچ دەرماڵێکدا بەش نەکراوە بێگومان ئەمەش لە ئاسی زانکۆ پەیمانگایە کاریگەری نەرێنی دروستەکان لەسەر وابەستەی قوتابی بەو ناوەندەی کە تێیدا خوێنێت وەڵا بەشێکی بێگومان دەرەنجامەکان ئەبینرێت یعنی قوتابیەک با لە قۆناغێکی بنەڕەتیا بێ ئەحساسی ئەوەی لایە کە هەستەکە براکەی خوشکەکەی چەند تەخەڕوجێک دەرچوویان هەیە لە ماڵەوە سەیری ژیانیانەکە سەیری بێکاریانەکە سەیریەواکەن لە ماڵەوە تووشی جۆرێک لە کەئابە تووشی جۆرێک لە خەمۆکی بوون بەهۆی ئەوەی کە ئیشیان دەست ناکەوێت بەهۆی ئەوەی کە 18 ساڵە ئەخوێنێ سەرجەم قۆناغەکانی تەواو کردووە بەشێکی باڵای تەواو کردووە بەڵام دەرفەتی کاری نییە تەسەور کە چەندها قوتابیە زانم بەشی ئەندازیاری تەواو کرد ئەندازیاری شارستانی ئێستا مەمنونە بەوەی لە سۆپەرمارکێتێکە وەکو کاشێردان بەزرێ بێگومان ئەمانە بۆ سەرجەم بەشەکانی تریش تۆ دەبینی چەند وا دەیە و قسوورە بەشە کشت و کاڵەکان کە بڕبڕی پشتی بژانەوەی وڵاتن تا ئێستا هیچ دەرفەتێکی دامەزراندنیان بۆ نەکراوەتەوە هەر یەک لە بەشەکانی تریش بێگومان ئەم بێ هیواییە زیاتر زاڵە بێ بەسەر ڕۆحی قوتابیە وا هەستەکە ئەمەی کە ئەی خوێنیە ئەمەی هەوڵی لە پێناوەدا ئەمەی کە شەو نخونیە ئەکێشێ دەرەنجامەکەی لەو سەرمایە پوچە هیچ دەرفەتێکی کاری ئەو تۆ نییە کە ئەم لە پێناوی با بڵین بتوانێت ئایندەی خۆی مسۆگەر بکە لە بەرامبەر ئەوەشە تەرویجێکی تا ڕادەیەک بێتام ئەدرێ بە هەندێک کەرتی تر بە تایبەتی سلکی عسکەری لەگەڵ ڕێزمە ینی ئەمە واکە جۆرێک لە جۆرەکان بۆ جانبە پەروەردەیی و مەدەنی و تا ڕادەیەک ئەو سیلکانەی کە لە فەزای کۆمەڵایەتی و فەزای مجتەمەع جەدوای باشیان هەیە وردەوردە پاشە کشە بکەن ئەبینی ئێستا زۆر تەرویجە درێ بە بەشە پزیشکیەکان ئەم بەشە پزیشکیانە بەڵێ بێگومان گرنگن لە کۆمەڵگەیە بەڵام ئەزانن زۆر گرنگیدان بە کەرتی تەندروستی بە واتایەکی تر زۆر ڕۆچوون لەم بەشە پزیشکی و ئەو جانبانەی کە لایەنی ساغڵەمیە هێمای کۆمەڵگەیەکی نەخۆشە هێمایۆ نیە ئێمە کۆمەڵگەیەکی ساغین کۆمەڵگەی ساغە و کۆمەڵگەیەتە کە بتوانرێت بەشە پیشەسازیەکان بەشە کشت و کاڵەکان بەشە بنیادیەکان تایە تەرویجی پێ بدرێ بەڵام مەعلەسەف لە وڵات ئێمە بە پێچوانەوە وەڵاهی ئێمە وەکو زۆرجا پەروەرشیار لە ناوەندەکانی خوێندن وەکو مامۆستا هەمیشە جەخت لە سەرەواکەینەوە کە پێویستەکە قوتابی ئێمە گەنجی ئێمە خاوەن ئومێد بێت هیوا بڕاو نەبێت چونکە ئایندەی هەڵسانەوەی ئەم ئومەتە ئەم میلەتە ئەم گەلە بێگومان بەس بریتە لە با بڵێن هەنگاونان لە جانبە زانستی و جانبە پەروەردەیەکانەوە دروستکردنی جیلێکی پێبوو بۆ ئایندە بەڵام لە تەنیشتەوەی هەتا تۆ نامەیەکی ئیجابی ئەدەی بە ڕۆحی ئەم قوتابیە لە تەنیشتەوەیە بێگومان چەنەها ڕۆژانە نامەی سلبی پێگات کەناڵەکانی ڕاگەیاندن تا ڕادەیەک
ئەتوانم بڵێم زۆر تەبانین لەگەڵ ئەم پرەنسیپە پەروەردەی و تعلیمیانەی کە پێویستەکە لە ڕۆحی گەنجی ئێمە زەرع بکە. هۆکاری نان نەخواردنەکە و لەگەڵ درەنگ نووسنەکە بۆ چ دەگەڕێتەوە؟ یەکێک لە هۆکارەکان بریتە لە بەکارهێنانی ئامێرەکانی پێشکەوتن ئەوەی کە ئێستا پێ دەگوتر بە تایبەتی ئامێر ئەلکترۆنیەکان وەکو مۆبایل بە دەرەجەیەک مۆبایل دیسان بە ڕێژەی لە 65 ئەو قوتابیانە کە لە لای من وەرگیراون بەکارهێنەری مۆبایلن لە 70 لەو ڕێژەیە کە مۆبایل بەکاردێنین بە شێوازێکی خراپ بەکاردێنیتن لە 4 بە شێوەیەکی باش بەکاردێنین چۆن لە 75 بە شێوەیەکی خراپ بەکاردێنیتن چونکە تەواوی ئەوانە بەکارهێنەری ئەو ئەپلیکیشنانن کە پێیان دەگوتێت سوۆسیال میدیا بە تایبەتی بەکارهێنەری کە سوۆسیال میدیای تیکتۆک کە ئێستا کە لە زۆربەی وڵاتان خەریکە کار لەسەر قەدەغەکردنی دەکرێتن من زۆر بەجددی داوا لە وەزارەتی پەروەردە دەکەم بە هاوکاری لەگەڵ وەزارەتی ناوەخۆ وەزارەتی گواستنەوە گەیاندن یعنی بەجددی حکوومەتی هەرێمی کوردستان ئیش لەسەر ئەو بابەتەیە زۆر جددیتر بکاتن پێم وایە هەوڵێک هەیە بەڵام هەوڵەکان نازانین تا ئێستا گەیشتن بەکوێ و سەبارەت بە ئەوانەی کە هەر بەکارهێنەری مۆبایلن ئێمە ئیشمان لەسەر ئەوەش کردی ئایا ڕۆژانە چەند کاتژمێر مۆبایل بەکاردێنن بەداخەوە لە 16 ڕۆژانە زیاتر لە 5 کاتژمێر مۆبایل بەکاردێنن کە ئەمانە هەمووی ئاماژەن بۆ ئەوەی و هۆکارن بۆ ئەوەی قوتابیەکانان ئاستی زانستیان و ئاستی نەخوێندەواری بەرز ببێتەوە و ئاستی زانستیەکەیان دابەزیتن بە تاکید ئەمە ساڵانە ئەمە ئەو گرفتەیە کە ئێمە بەڕاستی یعنی کێشەی زۆرمان بۆ دروست دەکاتن لە بازنە یەکەم و دووەم کە پۆلی یەکەمی بنەڕەتی هەتا شەشەمی بنەڕەتی دەکرێتەوە 6 ساڵ لەو دوو بازنەیە دەخوێنیتن ئێمە قوتابخانەکەمان بازنەی سێمە پۆلی هەفتەم و هەشتەم و نۆیەمە هەموو ساڵێک کە قوتابی لە پۆلی شەشەم دێتە لای ئێمە لە پۆلی هەفتەم وەردەگیرێتن بەداخەوە بە ڕێژەیەکی بەرچاو یعنی ساڵانە ژمارەیەک لەو قوتابیانی کە دێتن بە هیچ شێوەیەک نەدەزانیتن بنووسێ نەدەزانی بخوێنێتەوە ساڵی ڕابردوو بە ڕێژەی لە 127 ئەو قوتابیانی کە لای ئێمە وەرگیراون نەنووسین نەخوێننەوە بە هیچ شێوەیەک نیان دەزانی ئەم ساڵ ئاستەکە تا حدێک دابەزی لە 11 ئەو قوتابیانی کە وەرگیراون لەلایەن ئێمە بە هیچ شێوەیەک ئەو قوتابیان نەبوون کە نەدەزانن بنووسن و نەدەزانن بخوێننەوە لە 22 ئەوانە بوون کە خوێندەواریەکەیان هەبوو بەڵام لاواز بوو یعنی لە 33 ئەو قوتابیانی لەلایەن ئێمە وەرگیراون ئەم ساڵ بەداخەوە ئاستی خوێندن و خوێندنەوەیان لە دوای 6 ساڵی خوێندن کە بازنەی یەکەم و دووەمە زۆر بەداخەوە وەکو پێویست نییە کە ئێمە لە پۆلی هەفتە 2 ساڵە ئیش لەسەر ئەوەی دەکەین جارێکی تر بین ئەو قوتابیانی کە نەخوێندەوارن و نازانن بنووسن و بخوێنەوە جارێکی تر ئەلیف و بەی کوردیان پێ دەڵێنەوە لەلایەن مامۆستایانی کوردی و عەرەبی بەداخەوە و زائیدەن مامۆستانی ئینگلیزی بێگومان ئێمە مانجی یەکەمی ساڵ نوێی خوێندن 2 ساڵە لەسەر یەک ئەوەندەی خەمی ئەومانە ئیش لەسەر جارێکی تر فێری خوێندنەوەی ئەو قوتابیانە بکەین ئەوەندە تەرکیزمان لەسەر بابەتەکانی تر نییە چونکە بەڕاستی دوزار ئەو قوتابیە قوربانیە ئەو قوتابی قوربانی ئەو منداڵە لە دوای 6 ساڵ کە فێری خوێندن نەکراوە زۆر گلەی لە منداڵەکان دەکرێت من بەڵام هەرگیز من ئەو گلەیە لە منداڵەکان ناکەم چونکە گوتم دوو هۆکار هەیە هۆکاری یەکەمیان کە پەیوەندی بە ناوەندەکانی خوێندنەوە هەیە و هۆکاری دووەم کە ژینگەی ماڵەوەیە و ژینگەی ماڵەوەش ئەو خەڵانم کە باسمان لەسەری ئامۆژگاری من کە زۆر ئیشی لەسەر دەکەم من قسەیەک زۆر دووبارە دەکەمەوە دەڵێم منداڵەکان خراپ نینە بەڵام ئێمەی گەورەکان نمونەی باش نینە مەبەستم لەم قسەیە بۆ ئەوی منداڵەکانمان باش بێ دەبێت ئێمە سەرەتا خۆمان نمونەیەکی باش بین نمونەی باش لە ناو ماڵەکانماندا دایک و باوکەکان پێویستە پێش ئەوی بە منداڵەکانیان بڵێن کاتی نووسینە دەبێت سەرەتا خۆیان بزانن لە چ کاتێکە دەنون پێش ئەوی بە منداڵەکانیان بڵێن مۆبایلەکانتان بەکارمێنن سەرەتا دەبێت دایک و باوکەکان خۆیان لە پێش منداڵەکان ئامێرەکانی مۆبایل بەکارنێنن بۆ ئەوەی منداڵەکانیان زۆر بە دیار تەلەڤیزیۆنەوە دانەنیشی دەبێت سەرەتا دایک و باوکەکان خۆیان
کاتەکانیان زۆر کەم بکەنەوە بە دیار مۆبایلەکانەوەدا بنیشن وە لە ناو ناوەندەکانی خوێندنیشە بەڕاستی مامۆستا ئەرکی زۆر قورسە چونکە بەرپرسیارەتی مامۆستا هەروەکو شاعری ئەحمەد شەوقی دەفەرمێت کاد ئەن یەکون المعلم ڕەسوولە یعنی پەیامی مامۆستایان ئەرکی مامۆستایان چی کەمتر نییە لە ئەرکی پێغەمبەران و پەیامبەرەکان بۆیە لێرانە مامۆستایانیش دەبی ئەمن تێبینیم لەزەر بەشێکی زۆر لە مامۆستایانیش هەیە ئەو بەرپرسیارەتی کە هەیەی زۆر جاران کەم تەرخەمە بە جددی بابەتەکەی وەرنەگرتیە ئەم دوو بەشەیە هەم مامۆستایان لە ناو ناوەندەکانی خوێندن و هەم دایک و باوکانی لە ناو خێزانەکان بەرپرسن لەسەر خراپبوونی منداڵەکانیان بە ڕێژەیەکی یەکجار زۆر. ئامۆژگاریم ئەوەیە بەڕاستی بە تایبەتی بۆ قوتابیانی بەڕێز بۆ دایک و باوکانی بەڕێز گوێ نەدەنەوەی کە لە داهات و منداڵەکەیان ئایا بە پلەیەک بەدەست دێنێ بەدەست نایانێ یاخود دادەمەزرێ دانەمەزرێ دەبێ هەوڵ بدات لە خوێندن دای نەبڕێ بە تایبەتی ئەو میلەتێکەوە پڕ لە زانست و زانیاری و ڕۆشنبیرە فەرقی هەیە و جیاوازیە لە میلەتێکیکەوە ڕازانست و زانیاری نیە و میلەتێکی نەخوێندەوارە چونکە میلەتی خوێندەوار دائیمەن ڕەوڕەوەی ژیان بەرەو پێش دەبا بەڵام میلەتی نەخوێندەوار لە یەک ئازادە چەقێ و بەڵکو دەگەڕێتە دواوەش. بێگومان دابەزینی ئاسی زانستی و فێرکردن لە زۆربەی قوتابخانەکانی ئێمەیە بە تایبەتی لە کەرتی گشتیە ئەتوانم بڵێم بەشێکی بۆ بەشێکی پەیوەستە بە خودی قوتابی و خێزانی قوتابیەوە بەڵام بەشە بنەڕەتی و بەشە گەورەکەی پەیوەستە بە ئەجێندای پەروەردەیەوە لە وڵاتی ئێمەیە استراتیژی پەروەردەی دوورمەودان نییە مالەسەف تا ئێستا هەر وەزیرێکە دێتە سەر حکم بۆ ماوەی 4 ساڵ دەبینی ئەجێندایەکی تایبەت بەخۆی هەیە سەرجەم ئەو استراتیژەی کە وەزیرەکەی پێش ئەو هەی بۆ هەمووی کەڕەتی سفرەکات و سەر لە نوێ سیستەمێکی وڵاتێک و دەڤەر و ناوچەیەکی تر تاقیەکرێتەوە ئەبێ استراتیژی پەروەردەیی دوورمەودا بێت بەلای کەم و چەندەیەک بڕکات بۆی بتوانرێ ئەو جیلە ئەو نەوەیە دەست و پەنجەی لەگەڵا نەرم کە خۆی لەگەڵا دروستکە جگە لەوەش بێگومان جێگیرنەبوونی ئاسی ئیداری و سیاسی لە وڵاتی ئێمە زەربەی گەورەی لە کەرتی پەروەردەداوە دەبینی مامۆستا ئەو کاتێک کە ماجیکەکە بەدەستیەوە تا بیری لای ئەوەیە کە ئازانیە مانگە موچەکەی لە کاتی خۆیان نایە ئەو فەرمانبەرەی کە لە کەرتی پەروەردەیە کارەکە دڵنیا نییە کە بژێوی تاکۆ بڕکات بێگومان ئەمانش هەمووی قەلەقی بۆ کارکتەرانە دروستەکە جگە لەوەی ئێمە وان نزیکەی 8 بۆ 10 ساڵە پەروەردە و سیستەمی پەروەردەیی و تا ڕادەیەک کارکتەری پەروەردەی کە بریتێ لە مامۆستا و فەرمانبەر ئەبدەیت نەبوون تەعینات ڕاوەستاوە لەو مەجالەیە ئەمەش وا ئەکا کە خوێنی تازە کەمتر بێتە نیەوە بوارەوە ئێمە دەستمان گرتووە بە هۆکارە تەقلیدیەکانەوە تۆ سەرڕای ئەمانە دەبینی کەرتی با بڵێن تایبەت کە لە هەر وڵاتێکە کەرتی تایبەت هەماهەنگە بۆ کەرتە گشتێکە بەڵام لە وڵاتی ئێمە هەماهەنگنی قۆرخکارە ئەبینی ڕۆژ دوای ڕۆژ هەیمەنەی تەواوەتیەکە چونکە کەرتی تایبەت ئەجێندای سیاسی لە پشتەوەیە بە بەرنامە کەرتی گشتی پەکەخرێ لە وڵاتە تۆ سەیری ئەو بودجێ بکە کە لە وڵاتی ئێمە بۆ کەرتی پەروەردە بە تایبەت بەراورد بە کەرتەکانی تر خەرجەکرێ بزان چەنێکی فەرقە هەر وڵاتێک ئەگەر ئەو بودجەیی کە لە میزانی وڵاتە هەیە بە شێوەیەکی گشتی پشتی شێر بۆ کەرتی پەروەردە و تعلیم تەرخان نەکرێ بێگومانە وڵاتە ڕووی لە داڕوخانە چونکە ئێمە باسی پرسی پەروەرداکەین پرسێکە پەیوەستە بە نزیکەی 2 ملیۆن هاوڵاتی لە وڵاتەیە ملیۆنێک و 700 قوتابیمان هەیە لە وڵاتە بۆیە بە شێوەیەکی گشتی ڕۆژ دوای ڕۆژ دەبینی لەو مەجالەیە کەرتی گشتی پەراوێز ئەخرێ جگە لەمانەیش ئەگەر متابعە بکرێت ئەو سیستەمانی کە تاقی کرانەوە لە کەرتی پەروەردەیە لە چەند ساڵی ڕابردووە لە شێوازی پرسیار و تا ڕادەیەک ئەو وەسائلانەی کە قوتابی اختیباری تیاکرێ احتیمام بێت تایبەت درا بەس بە هەڵبژاردنەوە شتانە جیلێکی دروست کرد کە ئێستا ئیملا نازانێ
ئێستا پیتەکان یعنی بینی گەیشتۆتە نزیکەی دوا قۆناغەکانی بنەڕەتی هێشتا ناتوانێت داڕشتێکی شایستە بنووسێ. بێگومان ئەمانە دەرەنجام ئەم جیلە باجەکەیەداوە فعلەن ئێستا لە بەردەم باشدانێکی گەورەیان جگە لەمەش تەکنۆلۆژیا لە هەر وڵاتێکە بووەتە هۆکارێک کە وەسائلێ با بڵێن کارکتەرێکی گرنگە بۆ ئەوی تعلیم بباتە پێش بەڵام لە وڵاتی ئەمێ چونکە ناهۆشیارێکی تا ڕادەیەک زۆر هەیە بۆ شێوازی بەکارهێنانی تەکنۆلۆژیا لە وڵاتی ئەمەیە بینی قوتابی و ژینگەی پەروەردەی ئەمێ قوڕەما کردووە قوتابیە کە بینی لە ئاستی ئامادەیە و بگرە لە زانکۆیشە لە نێو هۆبەی خوێندنەکەی کە پێویستەکە چالاکترین کاتەکانی ئەو بێبینی و قوتابیە نووسووە بێتاقەتە هەر ئەو شەوە نەخەوتەوە چکە هۆشیارێکی باڵامان نییە بۆ بەکارهێنانی تەکنۆلۆژیا لە وڵاتە سەرڕای هەموو ئەمانش کۆرۆناش بێگومان زەربەی گەورەیدا هەرچەند کۆرۆنا دیاردەیەکی جیهانی بوو بۆ سەرجەم وڵاتانی شوایە بەڵام بڕوام وایە پشکی خراپی بەرێمەکەوت من داواکارم دایکان و باوکانی ئێمە خۆیان ئاوڕی جددی بەشێکی کاتەکانیان بۆ مناڵەکانیان تەرخانکەن چونکە بەڕاستی کەرتی ئەگەر چاوەڕوانی حکوومەت و وەسائلی پەروەردەی بی لە وڵاتە کەم فریای ئەم جانبە ئاکەوێ دایک و باوکە بێ بزانێت احتیمامدان و گرنگیدان بە پەروەردەی مناڵەکان ئیشی ڕۆژ نییە ئیشی تەمەنە بۆیە زۆرینەی کاتەکانیان بۆیان تەرخانکەن تا بتوانین جیلێکی پێبوو بۆ ئایندە دروست بێت ئینشاءالله.